لەگەڵ بەردەوامی گفتوگۆ دانوستانە ناڕاستەوخۆکانی نێوان ئەمریکا و ئێران لەبارەی پرسی ئەتۆمی وەرو هەڵگرتنی سزاکانی سەر ئێران تا ئێستا بژاردی سەربازییشێکە لە بژاردەکراوەکان و ئەگەری وەشاندنی گورزی سەربازی بۆ سەر ئێرانێکێکە لە ئەگەرەکان کە میدیا و ڕۆژنامە ئەمریکیەکان بەرداو ڕووماڵی دەکەن. لەو بارەوە ماڵپەڕی پۆلۆتیکۆی ئەمریکی راپۆرتێکی بڵاو کردوێتەوە تێیدا چەند زانیاریی دزەپێکراوی بڵاو کردوێتەوە تێیدا ئاماژەی بۆ کردووە کە ژمارەیەک ڕایشکاری باڵای دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ ئەنجامدانی هێرشی سەربازیدان بۆ سەر ئێران بۆ بە ئامانجگرتنی وێزگە و پێگاتۆمیەکانی ئێران هەروەها تێکشکاندنی و بردومانکردنی سەرجەم سەکە و مشێکەکانی ئێران کە لە ئێسادا مەترسی گەوریان لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکا وەروە بنکە و کەشتی گەلە ئەمریکیەکان لە ناوچەکەدا دروست کردووە. پۆلۆتیکۆ ئاماژی بۆ کردووە کە ئەم پێشنیازی گەورە ڕایشکارانی دۆناڵد ترامپ لەوە سەرچاوی کردووە سەرەتا ئیسرائیل دەست پێشخەری شەڕ بکات هێرش بکاتە سەر ئێران. لەمەشەوە پێشبینی ئەوە ئەکرێت کە پەرچەکردارێکی تند یاخود کاردانەوەیکی تند لەلایەن ئێرانەوە بکرێتە سەر ئیسرائیل. لەم ڕێگەیەوە ئەتوانن خاڵێک بدۆزنەوە بۆ ئەوی ئەمریکا بێتە ناو جەنگەکەەوە بە بیانی ئەوەی کە پشتیوانی لە هاوپەیمانەکەی دەکات لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەویش ئیسرائیلە. بەم شێوەیە پۆلۆتیکۆ ئەڵێ سەرۆکی ئەمریکا ئەتوانێت ڕایەکی مقنعکەر بۆ شەقامی گشتی ئەمریکا بدۆزێتەوە کە ئەو دەست پێشخەری شەڕەکەی نەکردو، ئەو تەنها بەرگری لە هاوپەیمانەکەی خۆی کردووە کە ئیسرائیلە.